باشا پێغەمبەران بۆهاتن خەڵک لە ظلومات دەرکەن بۆ ڕووناچی. ئێستا تۆ بەم ئەوە لە ظلوماتدایە، تۆ نازانی ئەمە لە کوفردایە، لە بیدعەدایە، لە فیسق و فجووردایە، لە ظوڵمدا. ئێ بەسەر چاو ظلوماتە. پێغەمبەران بۆ هاتن لەو ظلوماتە دەستی خەڵک دەربێنن بۆ نور. کاکە دەست دەرێنان وا نابێ. تۆ کەسێک کەوتۆتە چاڵێکەوە کە چوویتە سەرسەری دەبین لە چاڵێکا خەریکە بخەنچێت لە قەیشی لێ دەی هەی کوێر تۆم چاڵت نەبینی چۆن کەوتیتە ناوی تە یاخوار تیادا بمێنیتەوە پیرۆزت بێ شایستەتە. ئێوە تۆ کەی ئیشی کەسی ڕزگاری کار و چاکەکار وایە پێ بڵێ کاکە دەبایە سەیری بەرچاوی خۆت بکەی. بەهەرحاڵ تۆ کەوتویتە چاڵەکەوە دەستت بێنە بە یارمەتی دەم دەرت کەم ئەنجا جارێکی تر جاریشتر بەر پێی خۆت ببینە کە تۆ ڕزگارت کرد نەسیحەتەکەشت قبوڵ دەکات. ئێمە ئەمڕۆ وای لێ هاتووە ئیش لەسەر ڕزگارکردنی یەکتر ناکەین. هەرکە زانیمان فڵان غەڵەتە دابەزە سەری قسەی پێ بڵێ سوکایەتی پێ بکە کاکە بەدید و بۆچوونی تۆ فڵانە کەس پیاوی خراپە غەڵەتە وایە بەسەر چاو سەلمانمان وایە ئێبرام ناکەوە خراپەیە چاکەی تۆ کە مسڵمان بی دەبێ خێرت بۆی بوێ کەلیمەیەکی خێر نامەیەکی تایبەتی بۆ بنووسە لەبەرخوا بڵێ برای بەڕێزم تۆ ئەگەر وابی بۆ قیامەتت خراپە بۆ دنیات خراپە من لەبەرخوا نەسیحەتێکی برایەنە و خێرم بۆ تێوان نەبی باشترە جا بزانە چ تەسیرێکی لە دڵی ئەو پیاوەدا جێدەهێڵە ئەو کەلیمەی تۆ بە هۆش خۆی دەچێتەوە ئێوەڵا بەرەخوا خێری بنووسێ نەجنەوی پێداوم نە سوکایەتی پێ کردوم نە لە ناو خەڵک ئابڕووی بردوم نەسیحەتێکی خێری بۆ کردوم دیارە بۆ خوای گەورەیەتی ئەجینا لە فەیسبووک شتی لەسەرم دەنووسی دیارە بۆ خوای گەورەیەتی تەسیری دەبێ براکانم.